گفتوگویان بابەتاکەم لەگەڵ هیوا عومەر ڕۆژنامەنووس و هەڵسوڕاوی سیاسی لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت لە سەرم بابەتە. کاکی واسڵاوت لێبێت وەک ڕۆژنامەنووس و هەڵسوڕاوێکی سیاسی سەرنجت چییە لەسەر خۆپیشاندان و گرتبوونەوەکانی ئەمڕۆی هاوڵاتیان کە لە زۆربەی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بۆ مافەڕەواکانی خۆیان دێنە سەر شەقام؟ سڵاو لە ئێوە، سڵاو لە بینەرانی نارتی. لە ڕاستیە ناڕەزایەتیەکان لە هەرێمی کوردستان، یعنی مێژووی ناڕەزایەتی کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستان مێژوویەکی درێژی هەیە و بەشێکە لە ململانەی چینایەتی لە پێناو گۆڕانکاری جەوهەری لە کۆمەڵگادا و ئێمە ئەگەر تۆزێ بگەڕێنەوە بۆ دواوە لە چەندین وەرچەرخانی ڕابردوو ناڕەزایەتی کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستان بە فۆرم و بە شێوازی جیاواز بە پێی ئەو بارودۆخانەی کە بۆ خەڵک گونجاوە بۆ تێکۆشانی جەماوەری گونجاوە ناڕەزایەتی کۆمەڵایەتی و ئەگەر باز لە مۆدیلی خۆپیشاندان و شێوازەکانی تر بکەین هەمیشە با بڵێن ئامادەجی هەبووە. ئەمەش پەیوەندی بە ڕنگدانەوەی سروشتی دەسەڵات و ناڕەزایەتیەکان هەبووە. پێمان وایە ناڕەزایەتیەکانی ئەمڕۆ و ناڕەزایەتیەکانی ڕابردووش ڕاستەوخۆ پەیوەندی بە دەسەڵاتەوەیە، بە شوناسی دەسەڵاتەوەیە. کاتی ئێمە قسە لەسەر ناڕەزایەتی کۆمەڵایەتی ئەکەین لە ڕاستیە زۆر گرینگە ئەو خاڵەمان لەبیر نەچێ ئێمە دەبێ ئاگداری و دەست لەسەر شوناسی قەیرانەکان و شوناسی دەسەڵات دابین لە هەرێمی کوردستانە. لە خاڵ یەکەمە بەداخەوە تا بە ئێستا دەسەڵات و ئەم مۆدێلە لە حکومڕانی من یەکێکم لەوانەی لە ڕاستیە دەمێکە باسی ئەوەمان کردووە کە ئەم مۆدێلە و ئەم فۆرمە لە بەڕێوەبردن و حکومڕانی لە هەرێمی کوردستان کۆتایی هاتووە و کاتی ناشتنیتی و بەردەوام بوونی ئەم فۆرمە لە دەسەڵاتدارێتی لەسەر حیسابی بەرژەوەندیەکانی خەڵکی کرێکاران و زەحمەتکێشان و فەرمانبەران و خانەنشینان و قوتابیان و مامۆستایان و چین و توێژەکانی خەڵکی کوردستان دەبێ. ئەم فۆرمە لە دەسەڵاتدارەتی لە ڕاستیە بریتێ لە ئێمە ساڵانێکی زوو باسمان لە دیاردەی سیستەمی سەرمایه‌داری تازەوەی پێدەوترێ نیولیبرالیزممە کرد و بە نووسین و بە گفتوگۆ و بە بڵاوکراوەی زۆر قسەی زۆر لەم بارەیەوە کرا. لەو چەند ڕۆژەی ڕابردوو کە لە ڕەنگە لەو کاتە تۆزێ بۆ تێگەیشتنی خەڵک زەحمەت بوو بێ، بەڵام لەم چەند ڕۆژەی ڕابردوو کاتێکە بینیمان دەسەڵات چۆن هەنگاو بە هەنگاو لە ئەرکەکانی با بڵێن دەچێتە دواوە دێ کەرتی تایبەت دێنەتێ پێشەوە کە خۆمان دەزانین دەسەڵات چۆن لەگە کەرتی تایبەت یعنی پەیوەندی دەسەڵات و بازار و پەیوەندی ئابووری و بازار و ئەو کۆمپانیانەیەنە کۆمپانیای چێن لە ڕاستی ئەومانەوە باشە زانن دێ چۆن مامەڵە و بازرگانی بە نەخۆشەکە کە لە ڕاستیە ئەمە ئەو پەڕی بێمۆڕاڵی و ئەو پەڕی لە ڕاستیە بێ ئەخلاقیە. ویست یعنی لە ڕاستیە ئەمەیە مۆدێلی حکومڕانی، ئەمەیە نیولیبرالیزم کە دێ لە هەر دەرفەتێکە دێ ژیانی خەڵک دەکاتە قوربانی و ئەم فۆرمە لە دەسەڵات لە ڕاستیە فۆرمێکە هیچ بۆ کەمینەیەکی دیاری کراوە چ دەسەڵاتی جێبەجێکردن و بچم ئەم مۆدێلە لە پەرلەمانتاری و چ دەسەڵاتی دادوەری و باقی ئەوانی تر. بۆیە جەوهەری گرفتەکە لە ڕاستیە پەیوەندی بە شوناسی دەسەڵات و شوناسی قەیرانەکانەوەیە کە تا ئێستا ئەگەر سیر بکەن لە وتارەکانی سەرۆکی حکوومەت و هەموو ئەوانی تر تەنیا باز لە قەیرانی داراییەکان، باز لە قەیرانی سیاساتی ئابووری و ئەم مۆدێل لە حکومڕانی ناکەن. واتە بەداخەوە لە کاتێکە خەڵکیان تووشی ئەم دۆخە کردووە تا بە ئێستا دانەوێت تەشویهی ڕێی عام بکەن ئامادەنین یعنی جەوهەری قەیرانەکەش بە خەڵک بڕێن و بەداخەوە لەلایەن بەشێک لەلایەنەکانی تیش جەوهەری قەیرانەکە دەستنیشان ناکرێ. ئەمە خاڵێکی گرینگە. خاڵی دووەم لە ڕاستی ئەوەیە کە ناڕەزایەتی کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستان ناڕەزایەتیەکە لە ڕابردوو چۆن بەردەوام بوو و لە ئێستا چۆن بەردەوامە و لە داهاتووشە بەردەوامە بێ. بەس من چەند خاڵێکی زۆر گرینگ بۆ ناڕەزایەتیەکانی ئەمڕۆ و بۆ ناڕەزایەتیەکانی داهاتوو لە ڕاستیەکە بە وتاری دوور و درێژ لەسەر منووسیەوە بە گرنگ دەزانم زۆر بە کورتی ئاماژەی پێوە دەکەم. ئەویش ئەوەیە ئەم ناڕەزایەتیانە بەبێ خۆڕێخستنی خەڵکی بەشمەینەتی خەڵکی کوردستان و بەبێ خستنە ڕووی بەدیلێکی ڕوون لە ڕاستیە ناتوانێت گرنگ بێ لە هەموو دۆخێکە لە هەموو حاڵەتێکە هاتنە سەرشەقامی خەڵک. ئەمە جۆرێکە لە بەشداری سیاسی سەرەتایی ترین مافی هاوڵاتیە لە ڕاستیە سەرەتایی ترین مافی هاوڵاتی و ئەحزابی سیاسیە خۆپیشاندان بکە ناڕەزایەتی هەموو هاوڵاتیەکەگیوە کە بتوانێت خۆپیشاندان بکە و بێتە سەر شەقام داوای مافەکانی خۆی بکات خۆپیشاندانی مەدەنیانە بکات. ویستم باسی ئەوە بکەم بڵێم سەرەتایی ترین مافی هاوڵاتی وەک کوتاک وەک هاوڵاتی و بە هەمان شێوە وەک پارتی سیاسی کە لە یاسای پارتە سیاسەکانی شاتەوە لە دەستوری عێراق ئەمە تەسبیت کراوە
دەربڕینی ناڕەزایەتی ڕادەربڕین ئازادی ڕادەربڕین کە خۆپیشاندان بەشێکە لەمە بە سەرەتاییترین مافی ئینسان دادەندرێ لە ڕاستیە هەر کەسێک ممارەسەی ئەمە بکە دەبێت پاڵپشتی بکرێەوە بە خاڵێکی گرنگ دەستنیشان بکرێ چکە بەشداری سیاسی هاتنە سەرشەقام پێی دەوترێت زۆرێکە لە بەشداری سیاسی و ئەو پڕی ئەکتیوی سیاسیە لە بەڕێوەبردننی کۆمەلگادا چکە هەمومان باش دەزانین لەم مۆدێلە لە حکومڕانی بە ناوی دیموکراسیەت چکە ئەگەر دیموکراسیەت ئەوە بێ کە ئێستا لەم جۆرە کۆمەلگانی ئێمە باسیەکرێ کەمینەیەکی دەوڵەمەندی مشەخۆری بازرگانی لە ڕاستیە کە خەریکی فەرودکردنی کوردستانن زۆرینەیەکی مەزلومی چەساوە بێ ئەمە لە ڕاستی بە هیچ شێوەیەک ئەمە دیموکراسیەت نییە ئەم فۆرمە لە دیموکراسیەت دەبی شەقی تیاڵ بدرێ و ئێمە باشە زین لە دوایین هەڵبژاردنەکانی خەڵکی کوردستان پارتیوێکی تر تەنیا 120 دەنگەکانیان هێناوە و خەڵک لە ڕاستیە دەمێکە ناڕەزایەتی دەرەبن و ئەمە زلەیەکی گەورە بوو لە دەسەڵات کە ئەمان ئەم مۆدێل لە حکومڕانیان ڕەت کردەوە واتە ئەگە بەکەواتە پێ وایە لێرەدا خۆپیشاندانەکان بتوانێت کاریگەری هەبێت لەسەر چاکسازی بێگومان من پێم وایە لەم دۆخە لە کاتێکە کە وەزعی کوردستان کە بەڕێوەبردن لە ڕاستیە لەدەست زۆر لایەنی سیاسی دەرچووە ئەوانی کە لە ئیتلافی حکومڕانیشدان بەس بەڵکو ناوەندێکی باشە زانین کە ناوەندێکی مافیایی سیاسی دروست بووە ئەمڕۆ بەم جۆرە لە ئۆلیگاریشی سیاسی کۆمەلگا بڕێوە دەبا جگە لە ناڕەزایەتی کۆمەڵایەتی من پێم وایە هیچ بژاردەیەکی تر نییە بۆ گۆڕانکاری بەڵام کاتێک باز ناڕەزایەتی بکەن لە ڕاستیە دەبێت ئاگاداری چەند خاڵێک بن خاڵی یەکەم ناڕەزایەتی کۆمەڵایەتی لە نەتیجەی تەراکم بوون هەنگاو بە هەنگاو ئەمە دەتوانێت گۆڕانکاری نەوعی دروستکە واتە ئەگەر ئەمڕۆ خەڵک هات خۆپیشاندانی کرد ژمارەکە زۆر نەبوو بەمانای ئەوە نییە بەیانی زۆر بەیانی لە کاتێکی تر دوو بەیانی زۆرینەی خەڵکی کوردستان یان هەزارە خەڵک نەڕژێتە سەرجادە ئەمە یەک خاڵی دووەم ئەوەیە لە ڕاستیە دەبێت زۆر ئاگدار بین دیاردەی پۆپۆلیزم لە ناو خۆپیشاندەران یەکێکە لەو خاڵانە کە لە ڕابردوو لە ناو دەسەڵات و دەرەوەی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنی ڕابردوو لە ڕاستیە بەکاری هێنا پێی وابوو لە ڕێگای میدیای پۆپۆلیست و سەرکردەی پۆپۆلیستەوە کە ئێستاش و لە ڕابردوش لە ڕاستیە یەکێکە لە مەترسیەکان لەسەر ناڕەزایەتیەکان کە پێیان وایە لە ڕێگای میدیای پۆپۆلیست و سەرکردەی پۆپۆلیستەوە دەتواندرێت چارەسەری ئەم دۆخە بکرێ لە کاتێکە ئەم فۆرمە لە بەڕێوەبردن بەسەر و علاقی ئەم علاقی با بڵێن ڕعیەت و ڕاعی و ڕعیەت لە کۆمەلگا بێ خەڵک دەبێت لە ڕاستی هەمیشە ئینقاسکردنی خەڵک دەرباسکردنی خەڵک تەنیا بەدەستی خۆیەتی چارەسەرکردنی خەڵک تەنیا چارەسەرکردنی با بڵێن ئەم دۆخە تەنیا بەدەستی خەڵکە لە ڕاستیە و خاڵی سێم ئەوەیە ئەم ناڕەزایەتیانەی هەیە بە دەرنیە لە ململانەیە و ئاراستەی لانە سیاسیەکان لەم ناڕەزایەتیانە دەبی زۆر بە ئاگاداریەوە ئاگاداری بن و بە تێگەیشتنی من لەبارەی پرسیارەکەی جەنابتەوە بێگومان ناڕەزایەتی بەردەوامە بێ و واش تێنەگە ناڕەزایەتی تەنیا بریتیە لە یەک جۆر لە یەک فۆڕم لە ناڕەزایەتی بە فۆرم و بە شێوازی جۆرا زۆر بەردەوامە بێ و تا ئەم جۆرە لە بەڕێوەبردن لە ڕاستیە بەردەوامە بێ و مێژوی مرۆڤایەتی و ئەوەی لە وڵاتانی دەوروبەر و لە لوبناان و لە عێراق و لە ناوچەکە دەگوزرێ باش پێمان دەڵێت کە تەنیا ناڕەزایەتی کۆمەڵاتی دەتوانانی گۆڕانکاری بکە لە هەمان کاتدا و ئەزمونانی وڵاتانی عەرەبیش و عێراقیش ئەومان پێ دەڵێ کە بەدیل بە ئەوەی پێی دەوترێ حکمی تەکنۆقرات لە ڕاستیە معالەزەی کێشەکانی خەڵک ناکە ئۆپۆزیسیۆن و ناڕەزایەتی خەڵک دەبێت دەست لەسەر ئەسلی کێشەکە دابنێن قسە لەسەر سیاساتی بەڕێوەبردن بکەن لەسەر ئایدیای حکومڕانی بکەن ئایا جارێکی تر بە ناوی حکمی تەکنۆقرات زۆرێکی تر لە مۆدلێکی تر لە نیولبرالیزمی ئابووری بۆ خەڵکی کوردستان فەرز دەکرێت یان مۆدلێکی بەشداری سیاسی کۆمەڵایەتی ئایا دابڕینی چەمکی دیموکراسیەت لە دیموکراسیەتی کۆمەڵایەتی تەنها حەسرکردنی لە دیموکراسیەتی سیاسیش بەم فۆرمەی لە کوردستان کە هەمومان دەزانین چۆنە دەتوانێت بەدیلێکی باشتر بێ بە تێگەیشتنی من لە بارودۆخی ئەمڕۆیە زۆر گرینگە من پێم وایە قسەکردن لەسەر یعنی چیتر دەبێت مناقەشە لەسەر دەسەڵات تەواو بێت چکە پێمان وایە دەسەڵاتی تر ناتوانێت داواکاری وەک باسی بەدیلەکانێکی کاگیوا لێرەدا بێ هاوڵاتی داواکاری چی بێ بەدیلی واتە هەڵبژاردننی پێشوەختە تا چەند چارەسەرە بێت ئەگەر لەم سەرم بابەتە و خۆپیشاندانەکان و گربوونەوەکان من پێم وایە هیچێک لە ئێمە ناتوانین ڕەچەتەیەک بەسەر خەڵکی کوردستان فەرز بکەین خەڵکی کوردستان ئەمڕۆ داوای عەدالەتی کۆمەڵایەتی داوای یەکسانی داوای پاراستنی کەرامەت و شکۆی ئینسانەکە
ئەم پاراستنەش لە ڕاستیە ینی ئەوەی ببێتە غەتایەک بۆ ئەم مافانەش مۆدێلەکە لە بەڕێوەبردن کە پێی دەوترێ ناکرێت دیموکراسیت تەنیا لە دیموکراسەتی سیاسی کورد بکرێتەوە بەرکو دەبرێت دیموکراسیتی کۆمەڵایەتی و دیموکراسیتی ئابووری بێ واتە پێشەموو خەڵک لە ڕاستیە دەبێت خەڵکی کوردستان تێبگا ئەوەی ئەمڕۆ ڕوبەڕووی دەبێتەوە یعنی ناوەندی بۆرژوازی مشەخۆری پاژماوەی دەرەبەگە و تابع بە ناوەندە سەرمایەدارەکان ئایدیای سەرمایەداری نیلوبرالیزم پەیڕەوەکان بۆیە ڕۆژانە لەمسیەکان ئێستا باشتر لەمسیەکان دەبێت خەڵکی کوردستان لە ڕاستیە دژی نەعەدالەت بی دژی نایەکسانی بی لە دابشکردنی داهات ئێستا هەل من المعقول لەم فترەیەکی کەمدا ئێستا کەمینەیەکی زۆر کەم کە سەدایەکی کوردستان ناکاتن ئەم کەمینەیە خاوەن هەژمونی یعنی خاوەن دەسەڵاتە و خاوەن پارەیە و خاوەن جەیشە خەڵکی کوردستانیش خاوەنیز نییە ئەم ساتە وەختەی ئێستا ئێمە پێیا تێپەڕین ساتە وەختێکی زۆر گرینگە بەمانە گرامشیەکەی کە هەژمونی دەسەڵات لە کۆمەلگایان نەماوە هەژمونی خەڵک لە ڕاستیە ئەوەی پێی دەوترێت ڕای گشتی هەنگاو بە هەنگاو ئێستا پەرە دەسەنێ چۆنیەتی ڕێخستنی ئەم هەژمونە سەرڕێگا خستنی و ئیستیغلال نەکردنی لە ڕاستیە و قسەکردن لەسەر جەوهەری کێشەکان کە بریتە لە سیاساتی بەڕێوەبردن من پێم وایە دەمانگەێنێتە سەرڕێگاخستنی لە پاڵ ئەوە دەبێت ئەوەی جەنابە دووتت ئیسراریەتە بێ واتە بەردەوامی لە ناڕەزایەتی کۆمەڵایەتی بە نەفەسێکی درێژ هەبێ ئەوە گەر ئەمڕۆ خەڵک بە خۆپشاندانی ئەمڕۆ و سبە و دووست بەش لە ڕاستیە بەردەوام نابێ مێژووی مرۆڤایەتی بریتە لە بەردەوامبوونی ئەم ململانەیە و خەڵکی کوردستانیش دەبێ باش بزانێ دەبی بە بەردەوام خۆی ئامادە بکە بۆ نەڕەزایەتی کۆمەڵایەتی وەسیقە بە هیچ هێزێکی سیاسی نەکە پێی وابێ دەسڵات تەسلیمی ئەو بکە و بۆ ئیوامە ڕۆژنامەنووس و هەڵسوڕاوی سیاسی سپاس بۆ ئامادەبوونت لەنەوەت خولەک لەگەڵمان بوویت.